ئێستا ئەوە هەم سیارەکەی دەبی چاکە هەم نەخۆشەکەس چاکە. دوو ڕۆژ پێشی ئێستا ئەم بار هەڵگرا لە پێچەکانی بێخاڵ لە شاخ هەڵدێرا و کەوتە خوارەوە، بەڵام تاوەکو ئێستا ئەو ئۆتۆمبیلە هەر لێرە ماوەتەوە لە یەک لا پێچەکانی بێخاڵ کەوتوتە خوارەوە نزیکەی 100 مەتر لە شاخەکە هەڵدێراوە. شوێنەکەی شوێنێکی زۆر سەختە. تاوەکو ئێستا ئەو ئۆتۆمبیلە لێرە دەرنەهێنراوە، هەر لە شوێنی خۆی ماوەتەوە. لەم ڕووداوەدا ژن و پیاوێک کە هاوسەری یەکتری بوون بریندار بوون. ژنەکە تاوەکو ئێستاش تەندروستی جێژی نییە، باری تەندروستی خراپە لە هەولێر لەژێر چاودێڕیتری پزیشکیدایە. جاخاوەنی ئۆتۆمبیلەکە لێرێ بە دیار ئۆتۆمبیلەکەیەوە دانیشتووە. من گفتوگۆیەک لەگەڵەوەکەم. قوربان سڵاوت لێبێ، چۆنە تاوەکو ئێستا و ئۆتۆمبیلەتان نەهێناوەتە دەرەوە هەر لێرە ماوە؟ والله برای من لەولایە ئەوەی برایەکەتە ئۆتۆمبیلەکە بەخۆی ئیمن ئیتووە بەس برای من هاتلەوە بیاسە لەگە ژنی ستاب ئیش ناکە لە بەوەی. تەندروستیان چۆنەوان تەندروستیان چۆن ئێستا باشن؟ والله ژنی خراپە زۆر دوو عملیات کردی. چۆن هەتا ئێستا و ئۆتۆمبیلە هەر لێرە ماوە نەتان بردەوە سەر ڕێگای سەرەکی دەتان نەهێناوە لێرە ئۆتۆمبیلەکە؟ والله زانم دەبی ناوچی ڕافعە گەورە ڕافعە نینە لێرە دەبی لەهۆ لێر ئینشاڵڵا خوا بە باشتر لۆتان قەرە بووکاتەوە. الحەمدولله. ڕاستیەکەی ئەوەی ڕێگرە لەوەی کە دەربێ ئەو سیارە و بگاتەوە سەرجادەی ڕئیسی مووقعەکەیە دووری دەستەکەی ئەنی زۆر دوورە مەودایەکەی ناگاتەوە جێی خۆی ڕێگایەکەی نزیکەی 6 متر 7 متر لە زیادە هاتە خوارەوە. یعنی ئەمە لێرە لە سۆران لە خەلیفان و سۆران و چۆمان و ڕەواند و دەوروبەری یەک تادانۆی لێ ئیش تەلەفۆنم لۆ کردی ڕاستی سعرەکەی لەسەری، یعنی بە سعرەشی زۆر لەوەی زیاتر کە برینەما ئەوە نەتیجەی وەی نەما مەسەلەن بە ئەوەندە سعری بکاتەوە 6 وەرەقە و 2 وەرەقە و ئەوانەوە سە بێخسترێتەوە. جەمە داوای ئاوکاریەکەی بخوای لە ئەوی لە هەولێر تەلەفۆنم لۆ کرد ئەیگۆ داوای 9 وەرەقە و 2 وەرەقە کرد دەبەس هینانە دەرەکەی ها گواستنەوەکەی هەرنا تاوانەوە دەیبێت دەرێ و بچیتە مەرکەزی ئاسایشی بنکەی ئەوەی ڕەواندز ئەمە ئەنوێ بینە دەرێ بە هەر شێوازێک بی لە شێوازەکان ڕاستە ئەوان لە خوارەوەنە و بابرین عربن هیچ علاقەی نییە ئیدیلانی مرۆ لانی کەم مەسەلەن ئینسان لە ڕووی مرۆڤایەتیەوە ئەوان مرۆڤن وەشیمە مرۆڤن ئینسان تا بتوانی هاوکاریان بکا لە ڕووی مرۆڤایەتیەوە شتێکی جوانە مرۆڤ جوانەکە و پێم وایە ئەمە دەبی دەستی هاوکاری لە هەموو دەوروبەری خۆمان درێژکەین. ئەوان ئیشەکەن و فەقیرانە دینار دینار هەزار هەزاری پێیاکەن ئێستا خێزانەکەی لە هەولێرە و لەژێر چاودێری سڕە و عملیاتە کرێت و بە مەسروفاتی زۆرە ئەوان بە هەر نوعشێوی بە هەزاری پێچی دینن واللهی یعنی وەزعی مادیان خراپە زۆر خراپن. دەست خۆش بێ زۆر سپاس. مامەیەکی تر لێرێ بە دووخسەش لەگەڵەوە بکەین. ماما چی تۆ نەمانە چۆنە لێرەیەت و ئەوڕۆ؟ والله هەر دەگەرەوان هاتیمە جیرانی منن دووسێ سارە پیاوی فەقیرن پیاوی لە خۆ کاسبن تەنها جیرانی یەکترن و لە خەمخۆری هاتووی لە خەمخۆری هاتیمە بەرێ دووسێ سارە جیرانی منە ئیسانی بەڕێزوانەکەن لە خۆیان ئەتارەکەن ڕۆژێ دینارە 1500 و 2000 کیلۆ ئاسنە چیەوەکەن ئەویش براکەی هاتیتە ئێرانە سیارەکەی هاژۆتێ و هەر بەخۆشی فەقیرە سیارەکە ئێستا پینەما و هاتیتە خوارێ. ئێستا ئەوە هەم سیارەکەی دەبی چاکە هەم نەخۆشەکەس چاکە ئەرچی قورسەوە دەتواناشی دانیا هەردووکان چارەسەرکە.